سیاری یەکەمیان ئەوەیە کە من چۆن بزانم ئەم اختیارە باشە ئەویتر لە NLP-ەکە من بە وردی باسی بەهاکانم کردەوە مەقالەشی نردم باسی بەهاکانم ئەبێت تۆ ڕیزبەندی بەهاکانی خۆت بدۆزیتەوە نەک ڕەئی کۆمەڵگا بەڕێزان من کاتێک کە ڕۆشتم لە بواری ئیدارە بخوێنم ئەیانوت بڕۆ لە ئینگلیزی بخوێنە خۆت مامۆستای زمانی ئینگلیزی بەس من بەگوێی کۆمەڵگەم نەکرد چونکە مەرجنیە کۆمەلگا ڕاستە قسەیەک هەیە ئەڵێ هێنری فۆرد وتوویەتی گەر پێش ئەوەی من سیارە دروستکەم ڕۆشتمە بمتە ئایا خەڵکی نەچیتان پێویستە هەمووی ئەیود ئەسپی بە قووەت و سەریع بەڵام من سیارەم داهێنا زۆر جار مەرج نییە داواکاری کۆمەلگا یان دەوروبەرەکە عەقڵیان بە شتەکە بشکێوە بزان ئەو شتە گرنگەیانە من هەموو دەوروبەرەکەم پێیان ئەوتم بۆ تۆچی لە ئیدارە لە بزنسە خوێنی تۆ خۆت چەند ساڵە مامۆستای زمانی ئینگلیزیت بۆ ناچێت لە بەشی ئینگلیزی بخوێنیتەوە من وام نەکرد لەبەرچی لەبەرەوەی من لەگەڵ بەهاکانی من و لەگەڵ پلانی ئایندەی منە بزنس و مانیجمنت گونجاو بوو من ئەسڵەن دکتۆرایەکی ئینگلیزیم بەلاوە گرنگ نەبوو چونکە من نەمەویست اختصاصم وەکو ئینگلیزی ئەوە بێسبەی بڕۆم بۆ نمونە لە زانکۆیەک مامۆستای زمانی ئینگلیزی کاتێکی چوون ماستەرم خوێند و ئێستش بەنیازم ڕۆژان دکتۆراکەم بخوێنم بەنیاز نیم بڕۆم لە زانکۆیەک دەرس بڵێمەوە پێمەوە کوردستانیش لەوە هەرگیز ئامادە نەبوو بڕۆم لە زانکۆیەک دەرس بڵێمەوە هەدەفەکەم ئەوە نییە کەواتە من نایم بەبیرکردنەوەی خەڵک ئەوە بکەم من حتا وەزارەتی تەربیە ئەو کات بە منیان وتیان بڕۆ لە بەشی ئینگلیزی بخوێنە ئێمە معاشەکەت بۆ سەرفەکەین بۆ دەکەین بە ئیجازەی دیراسی یعنی تەسەوورکە وتیان بۆ دەکەین بە ئیجازەی دیراسی لەولاش ئەو هەموو خەڵکە بەس من بە هیچ کامیانم نەکرد ئەسڵەن هەروازم مامۆستایەتیانە کەواتە ئایا من بڕیارێکم هەڵە بوو یا ڕاست بوو من بەپی بەهاکانم بڕیارەکەم ڕاست و ئێستا کە گەشتومە تێرە ئەزانم کە ڕاستم کردووە کەواتە ئەبێت تۆ بڕۆی بزانی بەهاکانی تۆ چین لەسەر بنەمای بەهاکانت پلانێکی استراتیژی دابنی لە ژیانتا و شوێنی پلانەکەی خۆت بکەوی نەک ئەوەی کە چیم پێ خۆشە بەڕێزان خۆشە نا ئێستا من ئەگە بە خۆشی بووە چون لە سایکۆلۆژیان بۆ چکە تەمەنم بە مطالعەی سایکۆلۆژی بکردێسە من ئەگەر بە حەز بووە چون ئێستش ئەگە بە حەز بێتم فەلسەفە خوێن حەز نا هاکان پلانی استراتیژی چی گرنگە لە ژیانی تۆ پلانی تۆ بۆ ئایندە چییە ئەبێ بەپێی ئەوەی ئیشەکە بکەیت نەک بەپێی حەزی خۆت یا بەپێی ڕێی کۆمەڵگە چی عەقڵی خۆی چۆنە ڕێی خۆی چۆنە چی باوە خەریکی ئەوەی و ئەوەی پێ باش ئەی حەزی من لەوە چێت تۆ حەزی لە مۆسیقا بێ بەڵام ئەو بووی بە مۆسیقاژان چیەکی من ئەگەر بە حەزی خۆم بێ بەس دانیشم چیرۆک بنووسم هاتە من لەگەڵ ئەوانیم بڵێ شوێنی حەزی خۆمەکەم پێ شوێنی بەهاکانت چکە ئەو بەهاکان تەنایڵێ سارد بیتەوە ئەم شتێکت بەلاوە گرنگە باوکێکە ئەچێ بۆ کرێکاری بە ئومێدی ئەوەی خانوێ دروستکە بۆ ماڵ و مناڵەکەی بۆ لەبەرەوە ناچێ بۆ کرێکاری کە خۆشە لەبەرەوەی کە فالوودە لەبەرەوەی کە نرخی هەیە لایە لەبەرەوەی کە ڕقی لە تەماڵیە مەرج نییە حەزی لە مانوو بوون بێت جا بۆ پرسیاری یەکەم بڕۆ مەقالی بەهاکان هەر ئێستا دامنە دوای بڕۆ هەمووی بخوێنەرەوە بەهاکانی خۆت بدۆزەرەوە بۆ لەسەر بنەمای بەهاکانە بڕیان پرسیاری دومیش ئەوەیە کە ئایا من چۆن بزانم کەسی بەرامبەر بەسەریە یا سەمعی یا لەمسیە ئەگەر کەسەکە زۆر بە سادەی ئەگەر کەسەکە شتەکانی پەیوەندی بە چاوە هەبوو وێنەیە بۆ نمونە زۆربەی قسانەی ئەیکا ئەڵێ تەماشاکە ئەڵێ قیاسەکەی وابوو قەبارەتی وابوو ئەوەنە دوور بوو اینجا دەستی بەرز ئەجوڵێنێ بۆ ئەبێ دەستی خۆی ببینێ اینجا لەبەری شت ئەبینێ لە مێشتی خۆیان سەریع قساکە بەما ئەزانی بەسەریە کەسێکی لەمسی بە چیا عیناسیتەوە بەوەی کە هەموو شتێک ئەحساسە لەبەر ئەوە شتێ ئەحساسنەکان نایڵێ بۆیە بەلای ئەوەوە ئەکان باسی کردن و دانیشتن و ئیسراحەت و سەرما و گەرما و هەڵگرتن و خاوە خاو قسە ئەکات یا بە ئیسراحەت دانیشە هەناسەکانی قوڵا خاو قسە ئەکا بەما ئەزانی ئەم نەفەرە ئەحساسیە ئەگەر وەسەط بوو سەمعیە زۆر بە سادەیی باسم کرد ئەگەر لەحنی جوان بوو
کلماتی ڕێکی بەکارهێنا ئێستا هی وایە قسەت لەگەڵاکە و ئەزانی ئەمە موزیع دەزان من تەلەبەم هەبوو لە دەورانی پێش دەوراتەکانی زوومە هین بوون پێشکەشکاری بەرنامە و ڕۆژنامە نووس و ئیعلامی بوون بە تایبەتی تەلەڤیزیۆن و ڕادیۆوان هەموویان یەک سیفەتیان هەبوو ئەمانە لە ئەسڵا سەمعی بوون بۆیە وەرگیرا بوون لەو شوێنە بۆیە خۆشیان حەزیان لەو نیشانەیە یەک سەمعی بوون هەموویان کاتێک قسەیانە کرد ئەیانزانی ئەڵێن چی قسەکانیان جوان دەرەبڕی و لەحنی قسەکردنیشان جوان بۆیە سەمعیەکان لە دڵی خۆیانە قسەکەکەن ئینجا بۆ تۆی ئەڵێن بۆیە هەمیشە بە لەحنێکی جوان ئێڵێن و هەمیشە وشەی ڕێکپێک بەکارهێنن و هەمیشە نە سەریعن نە خاوەن